گۆرە دڵی دڵ ئەوە چێ بووەوە کاکە ماردن ماردین گیان دەستەکانت خۆش جەرگم وەرە ژیرەکە حەز لە وەنڤنوانیە وەرە گرم بابا محمد گیان دەست خۆش یاڵە وان ڤیوانش لەگە ژیری دەکەم دەمات ئەنگۆ دەستان خۆش ئەمن وان ڤیوانێکی لەگە ژیری دەکەم لایڤەکەی قەپات دەکەم باشە دەستان خۆش دەستان خۆش دەکەمە ئەو شتان بکە یاڵە دەی باوەگەمە بڕۆ بسمام لێرەی لێرەم بسمام بکەم ئۆکی ئۆکی Team match, let's go. هەردووکمان لە یەک لای بینیان پردین یعنی هەردووکمان مەسەن بەس لەو سایدەی بینیان پرد والله بەدری خۆت کەیفی خۆت جوانت حەز لێیە والله بەدری خۆت هیچ مشکلم نییە بابەز لێرە بابەز لێرە بی نەیتەوە مادەم یەک لایبی با نەیدیشەوە بی یاڵە دە باش خۆشەویستی مەریوانگیان و یاریزانی مۆبایلم بەدڵە دڵی مامەدانی چەکەت ڕاستە Blue team has scored for the first time. ناوەندێش لەگەری هەواری ئارێ بە Reloading. لە خۆش دەماوەتە کو لایفت وەستا ئەوە هاتووە هاتوو هاتووە نیە هاتەوە دەست قورآن نازانم بشێ نەمدەزانین لە چێە گۆڕە بەرامبەر گڕۆزەی گەشت Clear. Cover me. Nice shot. RPG. باوکەڕۆ گوتینا نەمزای لە چیات بە قورئان
پاشای خام دەستەکانت خۆش دەرکم قورئان نازام لە چێ Reloading! Killed! Clear! Half of the match is over, and the blue team is in the lead. Nice shot! Cover me! خوش موفقیت گم با 25 تا دلنگم هر گروه دستم بپا Expired! Reloading! كرة هالوي زل خود Killing spree for the blue team! کردیتە سۆڵیان ڕاڕە با شۆتگەری وێگرمەوە كرة بقرآن ويزا Cover me! والله والله كيف القرآن No mercy! Target down! Reloading! ما وفرات دست خوش با 25 سالی تیزیم على دات مالو بيت برام دورة کورە برا نازام لە چێ ئێستا بچمە چێ دەست بزانم ها با قورئان نازام لە چێ Enemy down! هاتیمە تێر لی دایمە ئەو دەزانیت لە چێ بەخۆی كرة أوي زيادة فيني هو ويزا بزيتيت يا ونا فلاشة کورە وەڵڵا کاکە نازام دۆرە پێش دۆرە پێش وەڵڵا نازام لە چێ کورە کاکەوە تەقەم لۆ کردی تاقە بە قورئان هەبەست زێت بزانم
دورة كاكا. The blue team leads with 30 seconds left. Reloading! Killing spree for the red team. Blue team victory. والله كش زيت. بطل كاكا بقران رابع انفايت كم بالتواري ها بالتوا بالمو اي بشوي والله بشوي